یەک نمونەی نزیکت پێ بڵم لە هەرێمی کوردستان کاتی شەڕی دژ بە داعش ئەو کاتە کە باسمان لە ژنان ئەکرد هەنوو ژنانی گەریلا ئەو مارکێتینە ئەعلامیەی بۆ ژنانی گەریلا ئەکرا لەسەر ئاستی جیهان چەندێک گەورە بوو بەڵام تا ئەو کاتەی وڵاتە زلهێزەکان بەرژەوەندیەکانیان لە لای ئێمە بوو کە داعش کێنرا تەواو ئەو مارکێتینە نەما جاران چەند ساڵێک لەمەوە پێش کە بەرژەوەندیان هەبوو لەم منطقەی ئێمە عێراق و سووریا و تورکیا هێزە گەورەکان گەریلایان ئەکرد بە مۆدێل گەریلایان ئەکرد بە پەیجی یەکەم گەریلا ژنی گەریلایان ئەکرد بە براندینی زارا و ئەمانە بەڵام دوای ئەوە نەما بۆ ئەو تاریکایە خراست لەبەروی بەرژەوەندی هێزە گەورەکان کۆتایی پێهات کەواتە ئەم بەرژەوەندیانە ئەم جارە لە عێراقا کارێکی کرد کە ژنان و خێزانی عێراقی بە تەواوەتی لێک هەڵبۆشێتەوە.